لە هەرچێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارێژ بەرنامەی گەرما و گەرمدان پێشکەش دەکەم. سەردانی وەفدێکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەڤەری ڕاپەڕین پێی نایە ڕۆژی دووەمەوە و بڕیارە سبێنە سەردانی قەزای سۆران بکەن. لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی وەفدێکێتی نیشتیمانی کوردستان دەکات. بەرنامەی کارەکە بە جۆرێکە کە نەک بەتەنها سەردانی و یاخو لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی هەواڵانی یەکێتیە بەڵکو وەفدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەرپرسیەکە ئیدارەکانی ناوچەکەشدا کۆ دەبێتەوە بۆ زانینی کێشە و گرفتەکانیان. بۆک بڕیاریشە ئەم وەفدەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خۆیاندا دەستەوارەیەک لە پرۆژەکانی ئەوێ یاخود داواکاریەکانی خەڵکی ئەو سنوورە ئەهێننەوە بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. جا ئەو کاتە چ لە ڕێگەی حیزب ئەوەی کە بە حیزب بکرێت چ ئەوەشی کە پرۆژەی حکومی و لە ڕێگەی حکوومەتەوە جێبەجێ دەکرێت ئاراستەی حکوومەتی دەکەن. لە گەرماوگەرمیم ئێوارەی دەولەتەوەری یەکەمدا لەگەڵ بەڕێز مامۆستا عەزیز ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕانیەوە لەگەڵماندایە گفتوگۆ لەسەر سەردانی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەین بۆ دەڤەری ڕاپەڕین. ئێوارە باش مامۆستا عەزیز دیدار و کۆبوونەوەکانی ئەم جاری یەکێتی چ ئامانجێکی هەیە بە تایبەت کە بارودۆخی تەندروستی و بە تایبەتیش ڤایرۆسی کۆرۆنا خەڵکی کوردستانی هەراسان کردەوە بەڵام یەکێتی بە شێوەیەکی مەیدانی سەردانەکانی خۆی جێبەجێ دەکات و یاخود ئەنجامی ئەدا. سپاس ئێوارە ئێوەش باش سلام بۆ بینەران سلااو بۆ دایک بۆ کەسوکاری شتەیدان دیار ئەم بەرنامەی ئێستای ئێمە کە بەرەسمانەوەیە بەرنامەکە هی ئێستا نیە هەر لە بیدایەتەوە دوای کۆنگرا هاوسەرۆکان و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی لە سەرکردایەتی بۆ پەیامی گەیاندنی دەنگی سەرکردایەتی و خەمخۆری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو دەڤەرەکان بەردەوامە وەکو پرۆژەیەک هەیە. ئێستا لەم کاتێ ئێستا لە منتەقەی ڕاپەڕینین بۆ جێبەجێکردنی ئەرکی سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە خەڵک و خزمەتگوزاریەکان لە منتەقەکە. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتان دەزانن دوای کۆنگرا کۆمەڵێک بڕیار و کۆمەڵێک ئایدیایی دیاریکراوی هەیە بۆ جێبەجێکردنی هەموو ئەو تەواوکاریانەی هەموو ئەو بەرنامانەی کە لە ڕابردوودا لە بەرنامەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان هەیە هەم لە بواری خزمەتگوزاری هەم لە بواری بیری سیاسی و ئەفکاری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە ئەو گروپی سەرکردایەتی ڕاپەڕین ماوەیەک لەوە پێش ئێمە لەگەڵ هەواڵانی هاوسەرۆک کۆبووینەوە قسەمان کرد سەبارەت بە سەفەرەکانی بە ئامادەکاری سەفەرەکانی دەڤەری ڕاپەڕین و بالمناسبە دوێنێ دەستمان پێکرد لە دوێنێەوە ئێمە لە ڕاپەڕینین لەگەڵ لە سێکتەرە جیاجیەکان لەگەڵ توی چین و توێژەکانی جیاجیایی خەڵکی ڕاپەڕین کۆبوونەوە بەردەوام بووە تا ئەم کاتی ئێستا من قسەگەڵ ئێوەکەم تا ئێستا شەر کۆبوونەوەکان بەردەوامە. ئەوەی کە گرنگ بوو بۆ ئێمە و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتا پێش هەموو شت ئەوە بوو کە بێن ئێمە بە سەردانی ئۆرگانەکانمان بکەین بۆ ئەوی ئۆرگانەکانی ئێمە بزانین لە چه ئاستێکی پێویستی و لە چه ئاستێکەکەن بۆ جێبەجێکردنی خواستەکانی خەڵکی کوردستان چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی مەسئول بەرامبەر بە هەموو ئەو پێویستیانێکی خەڵکی کوردستان هەیە لە خزمەتگوزاری و لە ئازادی و لە فراهەمکردنی ژیانی ئاسوودا زۆر بەداخەوە ئەم مەسەلەی کۆرۆنا و ئەم وەزعی قەیرانی ئابووری ئەوانە تەسیراتی زۆر خراپی کردووە لە هەموو شوێنەکان نە هەر لە منتەقەی سنووری ڕاپەڕین لە شوێنەکانی تریش تەسیراتی خراپی هەیە تا ئێستاش ئەم کاریگەری خراپانە لە سنوورەکان ئەبینرێ بە تایبەتی کە ئێمە لە سنووری ئێستا ڕاپەڕینین لە دەڤەری ڕاپەڕین زۆرتر باسی دەڤەری ڕاپەڕینەکەین. دەڤەری ڕاپەڕین کۆمەڵێک پێویستی هەبوو کە دەبوایە ئێمە جێبەجێ بکەین ئەو پێویستیانەی کە حکوومەت نەیتوانیوە پێ ڕابگا یا ئەگەر هەندێک جار هەیە ئەگەر کەوتبێتە کەم تەرخەمی یا نەگەیشت بێتەوەی کە لەتوانایە بەجێبەجێ نەکرد بێ ئێمە یەکۆکوێکی نیشتیمانی کوردستان لەگەڵ جاناوی هاوسەرۆک کاک لاهور لێرە سەردانی شوێنەکانمان کرد بەسەرەیەکێک لەو شوێنانەی کە زۆر گرنگە بەلامانەوە خەستەخانەیەکی خێرخوازی کە بە هەیمەت و بە هەوڵی خەڵکی خێرخواست دەستی پێکراوە و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی گەورەی تیابینی بە تایبەتیش
لە هەموو وەکو هاوسەرۆک و ئیمکانەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ تەواوکردنی ئەو پێویستیانێکە ئەو خەستەخانەی کۆرۆنا هەیەی جێبەجێ کرد لەبەرەوە سەردانی خەستەخانەکەمان کرد کە لە ئەولویاتی ئیشەکانمان بوو خەستەخانەکە بۆ ئەوەی ئەو پێویستیانەی کەماوە لەگەڵیان تەواو بکەین هاوکاریان بکەین و قەولی زۆر بڕیاری قەولی زۆرمان پێیاندا کە هاوکاری زۆریان بکرد سوپاسی ئەو خەڵکانە کرا کە وەکو خەڵکی خێرخواست بەم کارە هەڵساون ئەمە شتێک بوو کە بەڕاستی بە زەڕورمان نەزانی بۆ خەڵکی سنوورەکە و خەڵکی دەڤەرەکە لەگەڵ ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەی تێر و تەسەل و دوور و درێژ کرا سەبارەت بە هەموو مۆزوعەکان کە ئێمە دوای کۆنگرە ئەرکمان چیە سەبارەت بە جێبەجێکردنی ئەرکەکانی سەرشانمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بە خەڵک هەم لایەنە خزمەتگوزاریەکە هەم لایەنە ئەمن و ئاسایشیەکە هەم لە لایەنانەی کە خەڵکی دەڤەرەکە پێویستیانە لە هەر بوارێک لە بوارەکان بێت لە هەموو کۆبوونەوەکاندا زۆر بە دوور و درێژی هەواڵ کاکلاهور باسی هەموو مەجالەکانی کرد هەم باسی بەرنامەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد کە ئێمە یەکەمین جارە دێنە دەڤەری ڕاپەڕین جاری سەردانەکانی کاک هەواڵ لاهور پێشتر بۆ هەولێر چوو دوایش هات بۆ دووەم منطقەی کە بۆی هاتووە دەڤەری ڕاپەڕینە لە مەجای بەرنامە سیاسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە وەرگانەکانی ئێمە چۆن لە خزمەتی خەڵکا بن و چۆن خۆیان ڕێک بخەنەوە و چۆن کاری حیزبی خۆیان بکەن ئێستا هەلومەرجەکان خۆتان دەزانن گۆڕاوە هەلومەرجی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەکێتی بەرنامەی زۆر باشە مامۆستا عەزیز کوردستان ئەرکەکانی دوای کۆنگرەی نوێبوونەوە لەم سەردانە دەست پێ دەکا وەکو خۆش ئاماژە پێدا و پرسیارەکە ئەوەیە چۆن درێژە بە ئەرکی نوێبوونەوە دەدەن و بەتایبەت لە سنووری ڕاپەڕین وەک خۆشت ئاماژت پێدا سەرکردایەتی ئەو ناوچەیە هەیە و لەوێ مەڵبەندیش هەیە ینی چۆن ئەمانە هەمووی پێکەوە ئەکەن کە ئەرکەکانی دوای کۆنگرەی نوێبوونەوە درێژیان هەبێت طبعی سەرکردایەتی دەڤەرەکە خۆ دەزانی ئەم کۆنگرەی ئەم جارە لەسەر ئەساسی منطقەکان سەرکردایەتی هەڵبژێرا لە هەموو منطقەکان بە هەمان شێوەیە بەڵام ئێمە ئەو گروپەی خۆمان دەستپێشکاریەکمان کرد کە ئێمە هەمووان بەیەکەوە وەکو یەک تیم لێرە کار بکەین لەگەڵ مەڵبەند و هاوکاری مەڵبەند و پشتیوانیکردنی مەڵبەند کارەکانی خۆی و خۆی ئەکات ئێمە لە دەرەوەی مەڵبەند لە دەرەوە لایەنە ئۆرگانیەکە بوو مەڵبەند کە ئێمە هەر یەکەمان لە ڕەنگە لە شوێنێک لە شوێنەکانتر ئیشترمان هەبێ بەڵام لە شان بەشانی ئیشەکانی خۆمان ئەبینە پەنا و پشت بۆ ئەو کارانەی کە مەڵبەند پێی ناکرێ هەم بۆ ئاسانکردنی کاری هاوسەرۆک هەم بۆ ئاسانکردنی کاری مەڵبەند و پشتیوانی مەڵبەند و ئەرکی نوێبوونەوەی ئەم بڕیاری نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێت لە هەموو مەجالەکاندا نوێبوونەوە هەبێت هەم لە ڕووی تەشکیلاتیەوە هەم لە ڕووی چۆنیتی تەعاملکردن لەگەڵ خەڵک ئێمە بەڕاستی ئەم جارە وامان لەگەڵ ئۆرگانەکانی خۆمان باس کرد کە کاریەکانی ئێمە وا هەست نەکەن ئەم ئۆرگانانە بەس ئۆرگانی جێبەجێکردنی کاری حیزبی و کاری یەکێتی نیشتیمانی کوردستان پێچەوانەوە ئەمانە ئەبێ ئۆرگان بن بۆ تەماس پێداکردن لەگەڵ خەڵک چونکە سەردەمی هەڵبژاردنە خۆتان دەزانن هەڵبژاردن ئەمڕۆ چارنووسی حکومڕانی و چارنووسی سیاسی هەر حیزبێکی سیاسی و حەجمی حیزبە سیاسەکان دیاری ئەکات لەبەرەوە ئێمە بەڕاستی بە ئاقاری و بە ئاراستەیەکەین کە ئیش بۆ هەموو ئەو خەڵکانە بکەن تاسا لێمان نیگەران بوون و ئەوانەی کە تاسا لە شانە و پۆل و لە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نشتین ئەمانەش هەمویان ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پەنای خۆیان بزانن بە پشتیوانی خۆیان بزانن و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی فکریەوە لە ڕووی عملیەوە بە فکر و بە عملی خۆیان بزانن و یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشان بزانن لە دەڤەری ڕاپەڕین دوانی لێک زیانەکراون یەکێتی و دەڤەری ڕاپەڕین لێک زیانەکراوە لەبەرەوە ئەساسێکی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەماوەرێکی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری ڕاپەڕین هەیە هەم لە ڕووی هێزی پێشمەرگەوە هەم لە ڕووی جەماوەرەوە هەم لە ڕووی ئەم تەشکیلاتی حکوومەتەوە هەمویان کادیر و فەرماندە و مەسئولینی جیاجیای یەکێتی نیشتیمانی کوردستان لێ و جەماوەرێکی بەرفراوانی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێ ئێمە لە سەرەتا کە هاتین دوای ئەوەی لەگەڵ ئۆرگانەکان قسەمان کرد و ئێمە هەستین لەگەڵ هەواڵانی فەرماندیەکان قسەمان کرد و کۆبوونەوەمان کرد پاشان چوینە ناو بازار
باوەڕ بکەن بازار ئەوەندە بە گەرم و گوڕی و بە حەماسەوە ئیستقبالی وەفدەکەیان کرد و ئیستقبالی برادەرەکانیان کردکە یعنی وەکو نوێبوونەوەیەکی زۆر گەورە لە حەماسی جەماوە لە سۆزی خەڵک بۆ لە خۆشەویستی خەڵک بۆ خەڵک بۆ یەکێتی نیشتیمان و کورسان وەفدەکە ئەهات کە بەڕاستی ئێمە ئەوەندە خۆشحاڵ کرد بوو کە وامانەزانی تازە هەموو شتێک لە تازە لەدایک ئەبێتەوە بۆیە یەکێتی نیشتیمان و کورسان دەبەری ڕاپەڕین بە ڕانیە و بە قەڵاتزێ و بە هەموو ئەو شار و شارۆچکەکانیەوە بە شکلێک حەماس و خۆشەویستیان بۆ یەکێتی نیشتیمان و کورسان هەیە ئەوان ئێمەیان ڕائەکێشا بوو هەموو ئەو شانەی کە پێویستە بۆ یەکێتی نیشتیمان و کورسان بکرێت و هاتین ئێمە لەگەڵ ئەوەشا کە قسەی زۆر کرا لە کۆبوونەوەکان بەڵام ئامۆژگارەکانی ئەوانش بۆ ئێمە بۆ بەخەمەوە بوون یەکێتی نیشتیمان و کورسان لە قسەکانی ئێمە کەمتر نەبوون حەماسی ئەوان لە حەماسی ئێمە کەمتر نەبوو لەبەرەوە ئەم گەرم و گوڕی خەڵک وای لێکردین کە دڵخۆشمان کات ینی گەرم و گوڕمان بکات کە زیاتر سەردانیان بکەن زیاتر هەر بۆیش کاڤاڵ کاکلاهور بڕیا بەڵێ لەمە دووە ئەولیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو سنوورات چۆن ئەبێ یاخود چی دەبێت لە دوای ئەو حەماسی کە خۆت ئاماژەت پێدا بەڵێ بەتەکیت بەتەماین ئێمە لەو سەفەراوەکو پێشتیشتی شارەتم پێدا کاک هەواڵ کاک لاهور بڕیاریدا کە ئێستا جێگا و ڕێگایەک لێرە تەرتیبەکات و ماوە دێت بۆ ئێرە و بۆ کۆبوونەوە بۆ سەردان نەوەکو هەر سەردانی فوجایی و تێپەڕاندنەوەوانە وەکو دەوامکردن ینی لە فترەی جیاجیا زەمانێکی ئەو زەمانەی کە بۆی ئەڕەخسێت ینی بە پێی بەرکەوتە بە پێی مەجارەکان دێت لێرە ئەمێنێتەوە وەکو دەوامی ئاسایی ڕۆژانە ماوەیەک دەوامەکان لێرە ئەو چەند ڕۆژانەی کە بۆ یەکرێ بۆ بینینی هەموو چین و توێژەکان هەرچەندە ئێمە چین و توێژەکانی ئەم چین و توێژەکانی دەڤەرەکەمان زوربەی زۆریان بینی بەڵام ناکرێ بڵێن هەموویمان بینیەوە بەڵام زۆرمان بینی بەڵام لە کۆبوونەوەی گشتی و لە کۆبوونەوەی فراوان و لە قسەکردن و لە شکلی وتار خوێندنەوە بەڵام لێرە بەولاوە بەرنامەکەمان وایە ئەمجارە کە دێن هەفتەیەک یا مەسەلەن مودەتێکی زەمەنی ئەمێنینەوە وەکو دەوام لێرە دەوامەکەین بۆ ئەوەی چین و توێژەکان بە جیاجیا ببینین بۆ ئەوەی هەموو ڕاز و نیاز و خواست و پێویستەکانی و پێشنیارەکانیان و ڕاو سەرنجەکانیان ئێمە وەری بگرین هەم یەکێتی نیشتیمانی کوردستان کاریان پێ بکات و هەمیش ئەوان دڵخۆشتر بکەین و هەموو ئەو گلەیی و ئەم ڕخنانێکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان یا لە شێوازی حکومڕانی لە منتەقە هەبوو ئێمە جوابگۆیەکی باش بین بۆ ئەوەی بتوانین هاوکاریان بین هەم لە چاکردنی حکومڕانی و هەم لە چاکردنی ڕێکخراوەکان و مؤسساتی حیزبی لە منتەقەکە لەبەرەوە لە هەموو ڕۆکانەوە بەڵێن دراکە هەموو هاوکارێکی بەردەوام بین بۆ جێبەجێکردنی هەموو ئەو شانێکە لە منتەقەدا پێویستن لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاکید یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە تاریخی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ڕاپەڕین لەگەڵ کوردستان هەمومان ئەمە وازەحاوە هەموو دەزانین بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمجارە نوێبوونەوەیەکی گەرم و گورتر و تەماسێکی بەردەوامتر هەموو ئەو خەڵکانی کە پێمان وابوو ڕۆژگەڕۆڕان لێمان عاجز بوون بەڵام ئەوان پێش هەموو کەس لە سەرجادەکان و لە کۆبوونەوەکان ئامادە ئەبوون و پێش هەموو کەسێکیش بەڕاستی ڕاوسەرنجی خۆیان ئەوت هەم بۆ ئامۆژگاری ئێمە کە دەبێت چۆن جێبەجێ بکەین و هەم ئەو معلوماتانیان ئەداینێت کە پێویستە لە منتەقەیەدا چی بکرێت لەبەرەوە ئەو منتەقەیەکی ئەوەندە حساس و گرنگە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێت ئێمە نە دەستبەرداری بین و ناکرێت ئێمە لی دوور بین ئەبێ بەڕاستی ئێمە هەمیشە لەگەڵیان بژین بەڵێ هەواڵ مامۆستا عەزیز ئەماژە بۆ بەردەوامە بین بڵێ ئاماژت بۆدا کە ناوچێکی حساس و گرنگە پرسیارەکە با بۆ دیوەی تریش ئاماژی پێبینەوە یان یەکێتی نیشتیمانی کوردستان وەک پێویست خزمەتی دەڤەری ڕاپەڕینی کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان قسووری نەکردووە بەڵام ئەوەی ئەو ژینگە سیاسی کە لە منتەقە هەیە ڕەنگە هەندێک جار هەلومەرجی وەک پێویست بوو نەڕەخسان دەبێت لەبەرەوە ڕەنگە ئێمە کۆمەڵە کەم و کورتی و شتە بوو هەستمان پێ کردووە لە شکلی ئیدارەدان و لە شکلی ئیداری ئەوەی کە پەیوەندی بە مەلایەنی حکوومیەکەوە هەیە بەڵام بەشی زۆری کادیرەکانی خۆمان لە منتەقەیەن بەڕاستی لەگەڵ هەمووان بە سەراحەت و بەوازە قسەمان کرد ئەو کادیرانی کە لە یەکێتی و لە حکوومەتان ئەبێ بەڕاستی بە شکلێک ئیش بکەن کە ڕنگدانەوەی سیاست یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو مەجالەکان دیار بێت بەڵام بەداخەوە ڕەنگە ئەوەی کە ئێمەشیان وت برادران لە ئیدارە لە مؤسساتی ئیداری لە منتەقەیە هەندێک پێویستیان هەبوو کە محاولیان کردووە هەوڵیاندا بە وەکو پێویستە بۆیان جێبەجێ نەبوو بێت یان حکوومەت ئیمکانی نەبوو یا بە هەر شکلێک لە شکلەکان ڕاستی هەندێک نقصانی خزمەتگوزاری هەندێک مەسائلی تریش هەبوو ئەمانەمان هەموو تاوتوێ کرد ئێمە خۆمان کردە شەریکی حکوومەت بۆ ئەوەی بتوانین هاوکاری برادرەکانمان بکەین و هاوکاری حکوومەت بکەین لێرە ئیشەکان
توانە سەرکەوتو بێت. دووهەمیان بەڕاستی ئەم منطقەیە خۆتە زانی منطقەیەکی کراوەیە لەسەر سەر بە حدودا و کۆمەڵێک حرکاتی سیاسی لە منطقە هەیە بۆیە سنوورەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو کوردستان ڕەنگە وابێت هەندێک دیاردا هەندێک هەواڵ هەندێک جار قسە ئاکرێت لە سەبارەت بە ئەو هەندێک جشتی نامەشروع ئاڵوگۆڕ مەسائلی مەوادی مخدیر فلان لە منطقەکاندا لەبەرەوەی ئەو منطقە کراوەیە منطقەیەکی کراوەیە و سنوورەکانی کوردستان خۆتان زانن سنوورەکانی کوردستان بەڕووی وڵاتانی دەوروبەرە تۆزێت ئەوەن لەبەرەوە ئەمانە وای کردووە هەندێک جار هەندێک دیاردەی لەو شێوانە هەبوون ئێمە زۆر بەتوندی ڕووی ئەو مەسەلەیە بووینەوە بڕیارماندا کە قەتعەن ئێمە قبوڵ ناکەین هەندێک لەو ئەو شانەی کە باسەکرێ وەکو ڕەنگە شکلێک لە شکلەکان دیعاە بێ بۆ گەورەکردنی مەوزوعەکان بێ یا بۆ ناشرینکردنی سنوورەکە بێ یا بۆ ناشرینکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ کە لەم منطقەیە دەسەڵاتی هەیە بەڵام لە بەرامبەر ئەم مەوزوعانە زۆر بە جددی قسەمان لەگەڵ برادران کرد هەم لەلایەن حیزبەکان لەلایەن حکوومەکە بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە بەگشت ئەم دیاردە خراپەدا بچینەوە و ڕێبگرین لەوەی کە ئەگەر لایەنێک ئەگەر وڵاتێک لە وڵاتەکان بیەوێت کۆمەڵگەی ئێمە بەرە و ئاقارێکی خراپ و ئاراستەیەکی ناتەبیعی بەرێ بەهۆی ئەم بەکارهێنانی ئەم جۆرە مەواد و داخلکردنی ئەم شتا خراپانەی کە لە کۆمەڵگەی بەشەریە زەرری هەیە سزای کۆمەڵگەیەکی هەژاری وەکو ئێمە ڕەنگی کاریگەری زۆر خراپ لەسەر منطقەدا بنێ بۆیە بە هەموو شێوەیەک ئێمە قەرارماندا ڕوبەڕووی هەموو ئەو مەسەلانە بێتەوە هەرچی پێویست بێ لە پێناوی ئەو مۆزوعە ئەیکەی. بەڵێ هەڤاڵ مامەسا عەزیز ئیداری ڕاپەڕین ئیدارێکی سربەخۆیە پرسیارەکە ئەوەیە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چی دەکەن بۆ ئەوەی کە ئەم سربەخۆیی کە لەناو ئیداری ڕاپەڕینە هەیە بەردەوام پارێزگاری لێ بکەن و وەکو پارێزگایەک لە ڕووی ئیداریەوە بە تەواوەتی مامەڵەی لەگەڵا بکرێت نەک بکرێتە پارێزگا بەڵکو بە جۆرێک مامەڵەی لەگەڵا بکرێت کە ڕۆتین کەم کاتەوە لە کاروبارە ئیداریەکانیە. ئەمە یەکێکە لە مشکلەکانی ئیداری ڕاپەڕین تا ئێستا لەبەرەوە دەکرێ بڵێم هەر دوای تەشکیلبوونی ئیداری ڕاپەڕین هەندێک مەشاکیلی اقتصادی و ئەوانە هاتە پێشەوە ڕەنگە وەک پێویستە هەموو شتەکانیان جێبەجێ نەکرابێت بە تایبەتی لە ڕووی پێویستەکانی ئیداری جێبەجێ نەکرابێت مەسەلەن بۆ نمونە ئەو مدیراتانەی کە وەکو مدیریەتی تەربیان هەندێک مدیریاتی ترکە لە محافەزەکانە یا لە ئیدارەیە سربەخوا ئەبێ هەبێت تا ئێستا ئەمانە بە تەواوی یەکلانە بۆتەوە تا ئێستاش هەندێک مدیریات هەیە لەگەڵ سلەیمانی تێکەڵاوە بۆیە هەوڵمان داوە کە بەڕاستی لە ڕێگا دیبلۆماسیەکەەوە لە ڕێگا تەداخولیەکەەوە لە ڕێگای ئەوەندەی کە ئێمە مشارەکە لە حکوومەتە ئەکەین هەوڵ بین ئەم پێویستیانەشان بۆ جێبەجێ بکەین بۆ ئەوی خەڵک لێرە بە ئاسوودەتر یان سربەخۆتر یان بۆ ئەوەی خەڵک ناچار نەبێ بە تایبەتی خەڵکی ئەم منطقەی خەڵکی هەژارە ناچار نەبێ بۆ هەموو شتێک بۆ هەموو ئیشێکی سەرەتایی بێتەوە سلەیمانی و بگەڕێتەوە بۆ ئێریان بێتەوە هەولێر و یا بێتەوە دەڤەری ڕاپەڕین بۆی ئەم مەسەلانیان لە کۆڵ بێتەوە و هاتووە کەمتر بکەنەوە لەبەرەوە هەموو هەوڵێک ئەدەین بە هەموو مەجالەکان بۆ ئەوەی هاوکاری سنوورەکە بکەین و بەشی خۆشمان زەخت بکەین لە حکوومەت و لە دەسەڵاتی مرکزی بۆ ئەوەی بتوانێت زیاتر دەسەڵاتەکان شۆڕکاتەوە بۆیە خۆش دەزانی ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان شتێک هەیە کە ئێمە بەڕاستی باسی ئەەکەین و باوەڕژمان پێێتی کە لا مرکزی ئیداری و مالی بۆ هەموو محافەزەکان نەهار بۆ شوێنێک زۆر جار هەیە لە سوسیال میدیا ئەم مەسەلەیان ڕەنگە بە خراپ لێکدابێتەوە بۆ ئەوەی کە ئێمە قەستمان جیابوونەوەی قەسمان شتێکی تر وانە ئەمە لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نیە چونکە ئەم هەرێمە هەرێمی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوە داکۆکیکاری ئەسلی هەرێمەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە یەکپارچەیی هەرێمی کوردستان پارێزراو بێت بەڵام شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ ئەوەی بۆ محافەزەکان و بۆ ئیدارە سربەخۆکان بۆ ئەوەی خەڵکی کوردستان بۆ هەموو کەسێک هەموو تاکێک لە هەر شوێنێک لە شوێنەکانی کوردستان بێت لە دهۆک بێت لە سلەیمانی بێت لە ڕاپەڕین بێت یا لە گەرمیان بێت بە شکلێک لە شکلەکان دەسەڵاتەکان شۆڕ بێتەوە کە ئەو شتانەی کە مەفروزە لە ڕووی کارگیریەوە لە ڕووی ڕۆتینەوە هەندێک لە ڕاپەڕین ناکرێت ئەچێتە سلەیمانی لە سلەیمانی ناکرێت ئەچێتە هەولێریا لە شوێنەکانی تر بەڕاستی ئەم دەسەڵاتی ئیداران بە نوع شۆڕ بکرێتەوە هەموو ئەو خەڵکانێک بەرپرسی وحدە ئیداریەکان لە منطقەکەدا دەسەڵاتەکانیان دیاری بکرێت و بەپێی قانون ڕێک بکرێت بۆ ئەوەی بتوانن بە ئاسانترین شێوە بە نزیکترین کات و بە کەمترین ماندووبوونی هاوڵاتیان خزمەتگوزارەکانیان پێشکەش بکرێت. بەڵێ ئێوە وەکو یەکێتی مەسەلەیەش زۆر بە ڕاشکاوی لە کۆبوونەوەکان باسمان کرد. بەڵێ ئێوە وەکو یەکێتی لەم سەردانەتانە ئەم پرسەتان چۆن وەرگرتەوە چۆن شکاری لەسەر ئەکەن بۆی ئەو ڕۆتینە ئیداریە نەمێنێ؟
بڵێ ئەم پرسا وتمان ئەمە مووقف وڵوێسی سیاسیەکی نیشتیمانی کوردستانە لەبەر داکۆکی ئەەکەین و ئێمە لەگەڵ پارتی خۆت ئەزانی ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ئێمە هاوپەیمانین لە حکوومەتی مشترکمان هەیە بەڵام ئێمە زۆر جار هەیە وا بیرەکەنەوە پارتی و یەکێتی دوورن لە یەکترنا ئێمە ڕەنگە جیاوازیمان هەبێت لە شکلی حکومڕانی لە شکلی یعنی شێوازی حکومڕانی لە کوردستاندا ڕەنگە لەسەرەوە ڕای ئێمە و ڕای پارتی ڕەنگە وەکو یەک نەبێ بەڵام وەکوتر ئێمە وەکو هەر حیزبێکی سیاسی لە کوردستاندا چۆن حیزبەکانی تری خۆیەک هەردوو ئەم دوو حیزبنیە حیزبی تریش لە کوردستاندا هەیە تعاملمان چۆنە لەگەڵ هەر حیزبێک لە حیزبەکان تعاملمان لەگەڵ پارتیش وایە و دیار هەر حیزبێکیش لە کوردستانە سیاست و ڕیای خۆی هەیە بۆ چۆنێتی علاقات لەگەڵ حیزبەکانی تر بەڵام ئێمە لە حکومڕانیە بەڕاستی ئەم حکومڕانیە کە بە حکومڕانێکی تەندروستی بزانین کە ئەو حکومڕانەیە کە زۆرترین خزمەت خەڵکی کوردستانەکە کە خەڵکی کوردستان بەڕاستی تەسعیەکی زۆری لە پێناوی حکوومەتەداوە لەبەرەوە مەفروزە حکوومەتیش خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت بۆیە ئێمە پێمان وایە باشترین شێوازی خزمەتکردن لە کوردستاندا ئەوەیە کە ڕۆتین کەمکەینەوە و دەسەڵات شۆڕکەینەوە بۆ محافظەکان بۆ ئیدارە سەربەخۆکان لەوەشەوە بۆ قەزا و ناحیەکان بۆ ئەوەی هەر کەسێک لە ئاستی لە سنووری مەسئولیەتی خۆی بتوانێت باشترین بە سەریعترین شێوە و باشترین شێوە خزمەتی خەڵکی ئەو سنوورەی بکە ئەو سنوورە بکات کە ئەو تیا مەسئولە. بەڵێ هەواڵ مامەسا عەزیز زۆر جار دەوترێت حیزبی کوردی هەڵبژاردنە و هەڵبژاردن دەچێتە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە و دواتر تا هەڵبژاردننی داهاتوو ناچێتەوە. داوای لێبوردنەکەم تێنەگەیشتم ئەوەیان ئەفوم کە بەڵێ دەوترێت لێبوردنەکەم تێنەگەیشتم لەمەیان بەڵێ دەوترێت حیزبی کوردی هەڵبژاردنە و هەڵبژاردن دەچێتە ناو خەڵکەوە دواتر کاری بە خەڵک نامێنێت تا هەڵبژاردنێکی دیکە دێتەوە پرسیارەکەوەیە ئێوەکو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاریتان لەم دەستەوە ئاژێتا کردووە چۆن دەتوانن پارێزگاریشی لێ بکەن؟ بەڵێ ئێمە پێمان وایە لە کۆنگرە هەر ئەم کۆنگرەیەکە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی کۆنگرە نوێ بوونەوەیەوە کۆنگرە کەشمان ناوی کۆنگرە نوێ بوونەوە بوو ئێمە خۆ دەزانی زۆر دەمێک بوو کۆنگرەمان نەکرد بوو ماوەی چەند 8 ساڵ بوو کۆنگرەمان نەکرد بوو لەبەرەوە ڕوبەڕووی کۆمەڵک مەشاکیلی زۆری ناو حیزبەکەی خۆشمان بووینەوە نەک هەر لەگەڵ حکوومەت و لەگەڵ حیزبەکان لەگەڵ خۆشمانە هەندێک مەشاکیلمان نەبوو لە کۆنگری ئەم جارە ئێمە بڕیارمان داوە کە بەڕاستی لە خەڵک دوور نەبین لەگەڵ خەڵک بین بەیەکەوە بین چونکە لەگەڵ بوونی خەڵک ئێمە قازان دەکەین خەڵکی قازان دەکات ئەگەر بەیەکەوە بین ئێمە هەردوو لامان سەرکەوتووە بین بەڵام ئەگەر ئێمە حیزب ئەگەر سەرچاوی ژیانی حیزب خەڵکە کۆمەڵانی خەڵکی کوردستانە و حیزبیش ئەبێ ئەوەندە هەست بە مەسئولیت کە ئاگای لە هەموو تاجێکی وڵاتەکەی خۆی بێت بۆ ئەوەی بتوانێت چۆن باشترین شێوە خزمەتی بکات حیزبێکش ئەگەر لەگەڵ خەڵکەکە خۆی نەبێت لە شارەکەی نەبێت لە دەیەکەی نەبێت لە مەنطقەکانی نەبێت لە شاخەکانی نەبێت لەگەڵ خۆش و ناخۆشەکانی نەبێت لەگەڵ کرێکار و جوتیارەکەی نەبێت لەگەڵ مامۆستا و موەزەف و فەرمانبەرەکانی نەبێت لەگەڵ جامیعە و لەگەڵ مؤسساتی تەندروستی و مؤسساتی ئەمنی و عسکەری و هەموو شتەکانی خۆی نەبێت بەڕاستی ناتوانێت حیزبێکی کاریگەر بێ و حیزبێکی خزمەتگوزار بێ بۆ خەڵک چونکە خزمەتەکانی خەڵک لەمانایە ئەمن و ئاسایش بۆ پارێز ئەمن و ئاسایشی بۆ دابین بکە و ژیانی بۆ دابین بکە و ئازادی بۆ دابین بکە یا حیزبێکی شەگەل لە ناو خەڵک نەبێ ئەم شانە لە دوورەوە ناکرێ ئازادی خەڵک ئازادی بۆ خەڵک ئەوەیە کە تۆ خۆش لەگەڵی بژیت وەختێ لەگەڵی بژیت تۆ ئازادی تۆ و ژیانی تۆ و خۆشی و ناخۆشەکانی تۆ لەگەڵ خەڵک بوو ئەو کاتە تۆ زیاتر هەست بە ئێش و ئازارەکانی خەڵەکەی و هەستیز بە مەسئولیت سەرشانی خۆت ئەەکەیت و ئەو کاتەش کە خەڵک متمانەی بە حیزبەکە هەبوو بە تەکید لەگەڵی ئەبێت بۆ دەنگدان لەگەڵی ئەبێ بۆ ئامانجە سیاسەکانی لەگەڵی ئەبێ بۆ دەسەڵاتی لەگەڵی ئەبێت بۆ مانەوەی لەبەرەوەیەکی نیشتیمانی کوردستان ئەو حیزبەیەکە حیزبێک نییە لەگەڵ سەردەم حیزبێک نییە کە لە شوێنە کۆتایی پێبێ حیزبێکە هی هەموو سەردەمەکان لەگەڵ هەموو سەردەمەکان لەگەڵ خەڵکی کوردستان ئەڕواتە پێشەوە و هەمیشە بە قسە مەشهورەکەی جەنابی مامجار ئێمە قەت لە بیرمان ناچێت ئێمە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستانین خزمەتکاریش کاتێک دەکرێت کە تۆ لەگەڵی بیت لەبەرەوە ئێمە بڕیارمان داوە لەگەڵ خەڵک ئەبین ئێمە ئیشمان لە هەر شوێنێک بێت ئیشمان لە هەر جێگایەکی تر بێت لە هەر مؤسسەیەک بێت بەڵام لە کاتێکا کە پێویستە بچینە ناو خەڵک ئەچینە ناو خەڵک و لە ناو خەڵک ئەبین و بەشێک لە ڕۆژانی حتا تایبەت بە خۆشمان بێت لە خزمەتی خەڵکا و لەگەڵ خەڵکا بەسەری ئەبین بۆ ئێستا بڕیارمان داوە هەم برادرانی هاوسەرۆک هەم برادرانی سەرکردایەتی لە هەموو مەجالەکانە ئێمە بە بەردەوامی لەگەڵ خەڵک بین بۆ ئەوەی باشترین شێوە خزمەتی خەڵک بکەین و جگە لەوەش بەڕاستی لە
ڕخنەکانیانەوە لە پێشنیارەکانیانەوە لە بیرکردنەوەکانەوە ئێمە فێر بین و ڕابین و دەرس وەربگرین کە ئەگەر لە شوێنێک لە شوێنەکان کەم و کورتێکمانە بوو هەست بە کەم و کورتەکانی خۆمان بکەین بۆ بچین هەموو کەم و کورتەکانی خۆشمان پڕ بکەینەوە ئێمەش ڕوسور ئەبین و خەڵکیش خزمەت ئەکرێت. بەڵێ هەواڵ مامۆستا عەزیز بەشێکی ئەو داواکارانەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە دەڤەری ڕاپەڕین دوێنێ هەیان بوو ئەمڕۆ هەیان بووە سبێنە لە شار و شارۆچەکانی دیکەی هەرێمی کوردستان ئایان بێت و ڕوبەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەکەنەوە ئەوەیە لە ڕێگەی حکوومەتەوە جێبەجێ دەکرێن. لە ئێستادا ڕخنەیەکی زۆر گلەیەکی زۆر لەسەر ئەدای حکومڕانی هەیە لە هەرێمی کوردستانە ئێوە وەکو یەکێتی پرۆژێکتان هەیە بۆ نەهێشتن و کەمکردنەوەی ئەو ڕخنە و گلەیانەی کە لەسەر حکوومەت هەیە تاوەکو بتوانن پرۆژەکان باشتر بەڕێوە بچێت؟ ئەوەی ڕاستی بێت ئێمە بە نەشارینەوە ئەوەی کە ئێستا گلەیە زۆرەکان ئەوەیە کاتانە جاری وایە هینەکە ڕوبەڕووی حیزبەکانی شەکرێتەوە گلەی لە ئادای حکوومەتە لە حکومڕانیە. بۆیە ئەو مەسلەی کە پێشترش باسم کرد ئەو بەرنامەیە کە ئێمە باسمان کرد و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیش و لە حیزبەکانی ترش لەسەری ڕێک کەوتوین ئێمە پرۆژەیەکی سیاسی دیاریکراو هەیە کە مەسائلی لا مەرکەزی ئیداری و مالی کەمە بە سەرۆری ئەزانین بۆ هەموو کوردستان بۆ ئەوەی بتوانین ئەم خەلەل و مەشاکلانەی کە لە حکومڕانیە وردە احتیوا بکرێت و کۆتای پێبێت. بۆیە ئێمە ئێستاش پێدا ئەگرین لەسەر ئەوە پرۆژەی ئێمە بەرنامەی ئێمە ئەوەیە کە ئێمە بتوانین ئەم دەسەڵاتانە شۆڕ بکرێتەوە بۆ هەموو خەڵکی کوردستان هەم بە ئەرکی سەرشانی خۆی هەڵبستێ هەمیش ئەو ئەرکانێکی سەر خەڵک و هەم حکوومەتی بەرامبەر بە خەڵک بە ئەرکی سەرشانی خۆی هەڵبستێ. لەبەرەوە باشترین پرۆژە ئەوەیە کە ئازادی لە وڵاتە هەبێت ئازادیش بۆ ئەکرێت کە ئێمە دەسەڵات شۆڕکەینەوە و ئازادی بۆ ئەبێت کە بەڕاستی هەموو خەڵک پێکەوە مشارەکەی حکومڕانی پێکەوە مشارەکەی دەسەڵات بکەیت. لەبەرەوە باشترین پرۆژە لای ئێمە ئەوەیە کە لەگەڵ خەڵکا بین و لەگەڵ خەڵکیش بوون ئەوەیە کە بەڕاستی خەڵکەکە بۆ خۆی خزمەتی خۆی بکات و خەڵکە خۆی حکومڕانی خۆی بکات. لەبەر ئەوە حکومڕانی دەسەڵات چەند دابەش بکرێ چەند بێتە خوارەوە ئەوەندەش بەڕاستی هاوڵاتەکان ڕوبەڕووی دێن ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێکەن و جێبەجێکردنی ئەرکی سەرشانی هاوڵاتیانش جێبەجێهینە بارسوچی یان کار ئاسانیە بۆ حکوومەت و بۆ ئەدای حکوومەت. هەواڵ مامۆستا عەزیز ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە تەوریەکەمی گەرما و گەرم لە ڕانیەوە لەگەڵماندا بووی. ناوبڕێک وەرەگرین و تەوەری دۆم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێننەوە. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەست نەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. جارێکی تر سڵاوتان لەبێ خۆشەویستان. ئەمڕۆ حکوومەتی عێراق
لە ڕێگەی پرۆژەیەکەوە کە ناوی لێناوە کاغەزی سپی ئەوەی کە پرۆژەی چاکسازی و ڕیفۆرم بێ لە ئابووری عێراقدا پێشکەشی کردووە خسوێتی ڕوو. ناوەرۆکەکەی هەرچیەک بێت قسە و باسکردنی زۆر هەڵدەگرێت، بەڵام ئەوەی کە گرنگە گفتوگۆی لەسەر بکرێ ئایا ئەم جۆرە پرۆژانە ئاستانەکانی بەردەم مستەفا کازمی وەکو سەرۆکوەزیران لە عێراقدا کەم دەکەنەوە و بەتایبەت ئەو دوای ئەو هێرشە زۆرەی کە لەسەر ئەدای حکومڕانیەکەی هەیە وەکو بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووشدا یەکێک لە داواکاریەکانی خۆپیشاندەران و ئەو داواکاری کە مستەفا کازمیش چوە ژێرباری کە بریتێ لە هەڵبژاردننی پێشوەختە لە ڕێگەی پرۆژەی یاسایەکە و بازنەکانی هەڵبژاردن دیاریکرا و بڕیارە 6 ساڵی 2021 هەڵبژاردن بکرێت. پرسیارەکە ئەوەیە ئەم جۆرە پرۆژانە کاریگەری لەسەر ئەدای حکوومەتەکەی مستەفا کازمی دروست ئەکات و بە دیوەکەی دیکە ئاستانەکانی بەردەمی کەم دەکاتەوە یاخودنا. لە تەوەری دۆمی گەرماوگەرمدا گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین. بەڕێز عیسا حوسێن وەکو چاودێری سیاسی لە ستودیۆکانی هەولێر لەگەڵمدایە. بەڕێز عیسا ئێوارەت باش. هەربا لەو پرسیارە و دەست پێ بکەم، ئاستانەکانی بەردەم کازمی بەم جۆرە پرۆژانە کەم دەبنەوە؟ زۆر سپاس بۆ ئێوە. پرۆسەی سیاسی لە عێراق دوای ڕوخانی ڕژێمی پێشوویان ڕژێمی سەدام لە 2003ەوە تا دەگاتە ئێستا کە مستەفا کازمی سەرۆکایەتی حکوومەت دەکات. ئەم حکوومەتانەی لە عێراقەوە دروست بوونیان بە شێوەیەکی گشتی پرۆسەی سیاسی لە عێراق هەمیشە لە بەردەم ئاستەنجی گەورە و قەیرانی گەورەدا بووە. ئەو ئاستەنگ و قەیرانە گەورانە هەموو کات لەمپەرێکی دروست کردووە بۆ ئەوەی عێراق نەتوانێت لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی لەکایەکانی تری لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەمیشە بەرەو پێش بڕوات. واتە بەشی بەدیوێکی تر عێراق لە دوای 2003ەوە لە هەموو کایەکانی سیاسی کۆمەڵایەتی ئابووری زیاتر پاشەکشەی کردووە نەک بەرەو پێشەوە ڕۆیشتووە. هەرچەندە تا ڕادەیەکی زۆر تەنها دەتوانین برین لە ڕووی کایی دیموکراسیەوە یان کایی فرە حزبیەوە یان کایی فرە لایەنیەوە کە کاتی خۆی پێش 2003 ئەمە لە عێراق بوونی نەبووە، بەڵام لە دوای 2003 ئەمە تا ڕادەیەک بوونی هەبووە لەگەڵ کۆمەڵێک ئەوەی کە دانان بە مافەکانی گەلی کورد لە دەستوری عێراق و هەڵبژاردن کراوە. ئەمانە ئومێدی باش بووینە، بەڵام دەتوانین بڵێن لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کۆمەڵێک بوارەوە عێراق نەک بەرەو پێش نەڕۆیەوە بەرگرە پاشەکشەشی کردووە. بەڵێ، بەڵام مەبەستەکەی من ئەوەیە ئێستا کە ئەمڕۆ پرۆژەی کاغەزی سپی ڕاگەیاندراوە و پێشتریژە و کۆمەڵی لە بەڵێنی خۆپیشاندەران هەبووە بەتایبەت ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە، ئەمانە ئاستانەکانی بەردەم حکوومەتەی کازمی کەم دەکەنەوە؟ ئەمە ئەوەمان بیر نەچێ حکوومەتی کازمی ڕاستە ئەوەی کە ئێستا هەیە بەتایبەتیش کە لە مانجی 6 ساڵی داهات و هەڵبژاردننی پێشوەختە دەکرێت. ئەمانە هەموو ئەو بەڵێنانە بوون کە کازمی لە سەرەتای هاتنە سەر دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵێنی بە خۆپیشاندەراندا بوو، بەڵێنی بە خەڵکی عێراقدا بوو کە ئەم کێشانە چارەسەر بکات، بەڵام کێشەکان ئاستەنجی زۆرن، کێشەکان وا ئاسان نین. هەرچەندە هەڵبژاردن لە مانجی 6ەوە تا ئێستا نزیکەی 8 مانجی ماوە دەکرێت لەم 8 مانگە هەرچەندە قورسیشە چونکە تازە یاسای هەڵبژاردن لە عێراق لە پەرلەمانە پەسەند کراوە. ئەمە وردەکاری زۆری دەوێت، وردەکاری ئەوەی یاسای تری پێدەربچێت یان ڕێنمایی پێدەربچێت لە ئەنجومەنی وەزیرانەوە یان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانەوە. ئەم وردەکاریانە بەتایبەتی زۆری دەوێت و دەبێت لایەنە سیاسیەکانیش لەسەری ڕێک بکەون. ئەمە بەنسبەت هەڵبژاردنەوە بەنسبەت ئەوەشەوە کە ئایا ئەو بەڵێنانەی بەخۆ پیشاندەرانی داوە هەر لە چارەسەرکردنی کێشەی گەنجان مەسەلەی دامەزراندن لە عێراقا پەسەندکردنی بودجە باشترکردنی باریدارایی کە ئەمانە بەڕاستی لە ماوەیەکی زۆر نزیکدا پێم وانییە بە کازمی جێبەجێ بکرێت کە ئەوەشمان بینەسێت کازمینە حزبێکی سیاسی گەورەی لە پشتە نهێزی چەکداری هەیە، نەکوتلەیەکی پەرلەمانی هەیە، واتە کازمی ئەوانشی کە کردوویەتی تا ڕادەیەکی زۆر جێگەی دەستخۆشی بووە کە پشتیوانی سیاسیان سیاسی کە ئەو لە حزبەکەی بێت بێگومان هەنگاوی جەریئانە وەکو گوتم ئاستەنجیش زۆرە. خۆ ئەوەی کە ئەو ئاستنەی
کە لە بەردەم کازمی ئەوەشمان بیر نەچێت لە عێراقا هێزی چەکداری جیاواز هەیە، لە عێراقا هەژمونی هەرێمایەتی هەیە، لە عێراقا هەژمونی ئەمریکا هەیە، لە عێراقا پێکاتەکانی عێراق تا ڕادەیەکی زۆر لە نێوان خۆیانە ناکۆکن، کێشەی هەرێم و کێشەی بەغدا هەیە، کێشە لە نێوان خودی شیعەکان خۆیانەوە هەیە، کێشەی سوننا کورد هەیە، کێشەی سوننا شیعە هەیە، کێشەی کورد لەگەڵ شیعە و سوننا هەیە، کێشەی هەرێم لەگەڵ بەغدا هەیە. هەموو ئەم کێشانە جگە لە قەیرانی دارایی کە ئەم قەیرانە دارایی کە لە جیهانە بەرۆکی هەموو جیهانی گرتووە، لە هەمان کاتیشا بەرۆکی عێراقیشی گرتووە. ئەوەشمان بیر نەچێت لە چەرمانجی ڕابردوو کە 190 بودجێ عێراق جگە لە دەواازە سنووریەکان لەسەر نەوتە لە بازارەکانی جیهانە بە تەواوی هەرزان بوو، بە تەواوی نرخی دابەزی بوو. ئەمانە هەموو زۆر کاریگەری لەسەر باری ئابووری عێراق کرد. لەگەڵ ئەوەشە بڵاوبوونەوەی ئەو پەتایی کە ئێستا هەموو جیهان پێوەی جیرۆ دەبووە ڤایرۆسی کۆرۆنا کە لە عێراق بە شێوەیەکی بڵاو بووە، ئەمە وای کرد تا ڕادەیەکی زۆر ژیان لە جیهانە ڕابگرێت. تەبان عێراقیش وەکو خاڵێک لە نەخشەی جیهانە عێراق ژیان تێدا ڕاوەستە. هەموو ئەوانە ئاستەنجی گەورە بوون لەو کاتە بوو کە بەڕێز کازمی جڵەوی سەرۆک وەزیرانی وەرگرت. ئەو ئاستەنگانش هەبوون، ئەم ئاستەنگانە نەکەم بوونەوە، لە هەندێک حاڵەتدا زیاتر بووە، بە تایبەتی هەژمونی هەرێمایەتی بە تایبەتیش لەناو ئەوانە ئێران لە بەرامبەر کێشەی ئێران و ئەمریکا عێراق بوو بە گۆڕەپانێک. ئەو گۆڕەپانێک کە بەڕێز کازمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکەی دەکرد، ئەو خاکە گۆڕەپانێکە بۆ یەکلاکردنەوەی یان تەسویح حسابان لە نێوان ئەمریکا و ئێران کە دوو وڵاتی زلهێز یان وڵاتێکی گەورەی وەکو ئێران و وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکا کە بەشی زۆری دنیا بەڕێوە دەبات. هەموو ئەو ئاستەنگانە بەردەم مالیشین بەردەم ببوونن کازمین. ئەو ئاستەنگانش ئاسان نییە کە بتوانێت لە ئەو فترەی کە تا دەگاتە هەڵبژاردننی مانجی 6 2021 بتوانێت بەسەر هەموو ئەو ئاستەنگانە دازاڵ بێت کە من پێم وایە نەکزاڵ نابێت مەحاڵیشە، بەڵام دەکرێت ئاستەنگەکان کەمتر بکاتەوە. من ئەو هەوڵانەی کە ئەو دەیدات بە تایبەتی لە ناوخۆی عێراقا بۆ چاکسازی بۆ کۆمەڵێک شت کە دەستی پێکردو لەو ماوەی ڕابردووشدا کە بینیمان هەوڵی زۆر باشن. من پێم وایە جێگەی دەستخۆشین لەلایەن گەلانی عێراقەوە، بە تایبەتی جێرانەوەی خاڵە سنووریەکان کە هەندێک خاڵە سنووری لە سەیتەری یان کۆنتڕۆلی بەرز ئیسا لە خستنەڕووی ئەم پرۆژانە خاڵە سنووریانە لە هەمان کاتە لە خستە ڕووی ئەم پرۆژانەدا لایەنە سیاسەکانی عێراق دەبنە پشتیوانی مستەفا کازمی یاخود دژایەتی دەکەن. ببوورە وەڵا پرسیارەکە تێنەگەیشتم. عەفوەن کاک یوسف، مەبەستەکەی منەوەیە ئەم جۆرە پرۆژانەی کە ڕاگەێنێت چه ئەمڕۆ پرۆژی چاکسازی ئابووری ڕاگەیانەوە چ پێشتریش کە داواکاری خۆپیشاندەران کاڵبژاردننی پێشوەختە بووە چۆتە ژێرباری و قوبوڵی کردو یاخۆ پرۆژێکی دیکە دێت. لایەنە سیاسەکانی عێراق بۆم جۆرە پرۆژانە دەبنە پشتیوانی مستەفا کازمی یاخود دژایەتی دەکەن. باسم کرد کێشەی گەورە لە عێراقا هەیە، بە تایبەتی لە نێوان لایەنە سیاسەکانە، لە نێوان خودی لایەنە شیعیەکانیشە. ئەو چاکسازی کە ئەمڕۆ ڕایگەیان پێم وایە وەکو گوتیشمان مالیکی دەستی ببوورن کازمی دەستی بە چاکسازی کردو. ئەو چاکسازی کە وەکو گوتمان لە خاڵە سنووریەکانە لە چاکسازی کۆمەڵێک پرۆژەی ناوخۆی عێراقا، بەڵام تا ڕادەیەکی زۆر ئەم چاکسازیانە هەم پشوو درێژی دەوێت، هەم دەبێت بەهێمنی بکرێت، هەم دەبێت لایەنە سیاسەکان وەکو گوتمان هەم لە هەمان چاکسازی و لە هەمان ئەوەی کە داواکاری خۆپیشاندەرانەکە وەکو گوتم باسیشم کرد، هەم لە مەسلەی دامەزراندنی گەنجانە، مەسلەی کێشەی ئەو هەموو کێشەیە کە لە عێراقا هەیە کە هەمویان داواکاری خۆپیشاندەران بوون. ئەمانە ئاسان نییە بەڕێز مستەفا کازمی بتوانی بەسەر هەمویان دازاڵ بێت کە وەکو باسیشم کرد لایەنە سیاسەکانی عێراق ناکۆکن لە نێوانیەکە. تۆ بڵێ بتوانی ینی لەو حاڵەتەدا مستەفا کازمی دەبێ وەکو ئەگەر بتوانی لە ماوەیەکی زەمەنی کورتە بەسەر هەموو کێشەکان دازاڵ بێت، دەبێ گۆپاری سەحری پێبێ، گۆپاری جادویی پێبێ بۆی هەموو لایەنە سیاسەکان. من پێم وایە ئەو کۆکردنەوەی هەموو لایەنە ناکۆکەکان لە عێراقا بە سەرۆک وەزیران وەکو مستەفا کازمی تا ڕادەیەکی زۆر ئەستەمە، بەڵام دەکرێت لێک تێگەیشتنێک لە نێوان لایەنە سیاسەکان دروست بکات
ئەگەر هەر هیچ نەبێ نەک دژایەتی نەکەن نەک پشتیوانی نەکەن هەر هیچ نەبێ دژایەتیان نەکە ئەمە خاڵێکی گرنگ دەبێ بەڵام ئەمە بەڕاستی دەبێ ئیشی لەسەر بکرێت چونکە لە دوای 2023 بۆ ماوەی 17 ساڵ دەبێ عێراق بە کێشەی جۆرا و جۆردا تێپەڕیوە ئەو کێشە جۆرا و جۆرانە کەڵەکە بوون لەسەر یەکتری لە فترەیەکی زەمانی کورد و بە سەرۆک وەزیرانێک و ئاسان نییە بەسەر کێشەکان ئازاڵ بێت یان وە ئاسان نییە ئەو ناکۆچیانە نەهێرێت بەڵام دەکرێ وەکو وتمان دەکرێ تا ڕادەیەک لێ تێگەیشتنێک دروست بێت بە تایبەتی مستەفا کازمی خۆی لەسەر شیعە حسابە شیعەش بەشی زۆری حکوومەتی عێراق پێک دەینن لە هەمان کاتیشە مەرزعیە لە عێراقا هەیە کە مەرزعیە بڕیارەکانی یان هەر قسەیەک کە مەرزعیە بیدات شیعەکان جێ لێ دەگرن دەکرێت مەرزعیە لە عێراقا پاڵپشتی بێت کە ئەگەر مەرزعیە پاڵپشتی بوو من پێم وایە لە هەنگاوەکانی پاشەخشێ ناکە بەرەو پێشەوە دەڕوات لە هەمان کاتیشا کوردیش ئەگەر پشتیوانی ئەو چاکسازیانە بکات واتە کێشەی هەرێم لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت لەو حاڵەتەدا کوردیش دەکرێت پشتیوانی بەڕێز کازمی بێت لەو پشتیوانیەدا وەکو وتمان تاڕادەیەک ئەگەر مەرزع لەلایەنە شیعەکان پشتیوانی بێت و تاڕادەیەک کورد پشتیوانی بێت و دەتوانێت تاڕادەیەکی باش هەم ئەو چاکسازیە بکات هەم داواکاری خۆپیشاندەران جێبەجێ بکرێت لە هەمان کاتیشا دەبێ هەر هەموو لایەنە سیاسیەکانی عێراق خۆ لە ئامادە باشیدا بنیان لە خۆ ئامادە سازیدا بن بۆ ئەوەی لە مانجی 6 ساڵی داهاتوو هەڵبژاردن بکرێت ئەم هەڵبژاردنێکی چارە نووساسیش دەبێت لە عێراقا چونکە ئەم حکوومەتێک کە ئێستا هەیە وەکو وتمان حکوومەتێکی ڕاگوزەر یان انتقالیە ئەو هەڵبژاردنەوە دەکات کە حکوومەتێکی دائیمی یان حکوومەتێک کە لایەنە سیاسیەکان پشتیوانی بن و پێچی بهێنن بۆیە هەموو لایەنە سیاسیەکان من پێم وایە بە کوردیشەوە جارێ دەبێت مشوری ئەوە بخۆن کە بەرزترین یان زۆرترین کورسی لە پەرلەمانی عێراقا بەدەست بێنن بۆ ئەوەی هەم پێگەیان لە عێراقا بەهێزترکەن بە تایبەتی کورد کە لە دوای ئەو ڕووداوانەی کە لە دوای ڕیفراندۆمەوە ڕوویدا کورد پێگەی لاواز بوو هەرچەندە ژمارەی پەرلەمانتارەکانی تاڕادەیەک باش بوو بەڵام پێگەی سیاسی کورد جگەلێک ئەوە هیچ ئێمە باس پێگەی پەرلەمانی ناکەین پێگەی سیاسی کورد لە بەغدا بەڕاستی ئەو چەند ساڵی ڕابردوو پێگەیەکی لاواز بووە ئەمەش کاریگەری وەکو وتمان ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم هەروەها لێکەوتەکانی ڕیفراندۆم و نەمانی کەسایەتی گەورە لە بەغدا وەکو بۆ نمونە کەسایەتی خوا لێ خۆش بوو جەنابی مامزەلال کە ئەمە دەیتوانی هەم پێگەی کورد لە بەغدا بەهێز بکات و هەم پشتیوانی گەورەی سەرۆک وەزیران بێ و هەم لایەنە ناکۆکەکان ینی تا ئەو پەڕی بەیەکەوە کۆ بکاتەوە ینی ئێمە ئەوشمان بیر نەچێت لە کاتی بوونی مامزلال کە لە بەغدا بوو هەم سەرۆک وەزیرانیش کە ئەو سەرۆک وەزیرانەی ئەو کات کە سەرۆکایەتی حکوومەتی عێراقیانە کە تەستیان بۆ دەکرد کە پشتیوانێکی گەورەیان هەیە چونکە مامزلال لە حاڵەتی ناکۆچەکاندا ناکۆچەکانی لادەدات تەگەرەکانی بەردەم حکوومەتی لادەدا سروشتیراوەتر بوو زیاتر دەیتوانی لە سروشتی عێراق تەماشاکەیت جگەل لە ناکۆکێ ناخۆییەکان ململانی ئیقلیمیش هەیە پرسیارەکە ئەوەیە مستەفا کازمی لە ئیدارەدانی ململانی ئیقلیمیەکاندا سەرکەوتوو بووە ئەوەی تا ئێستا بەرچاو دەکەوێت دەکرێت بڵین باشی هێناوە ینی تا ڕادەیە گونجاندن هەبوو لە نێوان ئەمریکا و لە نێوان ئێرانە بەتایبەتی ئەم دوو وڵاتە کە لە گۆڕەپانی سیاسی عێراقا وجودی بەردەوامیان هەیە یان بە بوونی گەورە لە عێراقا و بوونیان هەیە مستەفا کازمی من پێم وایە تا ڕادەیەکی باش توانیوێتی ئەو ململانەیە ڕابگرێت یان ئەم ناکۆچیان بڵانسی نێوان ئەم دوو هێزە هەرێمایەتیان بڵانسی ناکۆچەکانی نێوان هێزە هەرێمایەتەکان ڕابگرێت هەرچەندە کێشەی گەورە ڕویان داوە بە تایبەتیش هەرەوەمان بیر نەچێت لە زستانی ڕابردوو بەهۆی کوژرانی مستەفا بەهۆی کوژرانی قاسمیەوە قاسم سولەیمانیەوە ئەمریکا و ئێران تا ڕادەی ئەوەی کە هێز بەرامبەر یەکتر بەکاربێنن ئەمەش لە گۆڕەپانی عێراقا بوو کە عێراق دەبوو باجەکەی بدات عێراق توانی خۆ لەم شەڕەیان توانی تا ڕادەیەک ئەم ناکۆشیانە تێپەڕێنێت ئەمەیان ینی سەرۆک وەزیرانێکی دەوێت بەڕاستی هەم بڵانسی هەم
بڵانسی شەڕەکە ڕابگرێت هەم چی پێ دەڵێن هاوڕێتی ئێران بکە هاوڕێتی ئەمریکا بکە مراعاتی ئێران بکە مراعاتی ئەمریکا بکە ئەمەیان زۆر قورسەواتە قورسی ئەو بڵانسە دووهێزی ناکۆک کە لە نزیک عێراقەوەن بە تایبەتی ئەمریکا هەژمونی ئەمریکا لە 2023 و هەرخۆشی عێراقی ئازاد کردووە و خۆشی پرۆسەی سیاسی عێراقی سەردەمانێکی زۆر بەڕێوە بردووە ناکرێ و ئاسان بە ئەمریکا بڵێ ئێستا تۆ بڕۆ دەرەوە ناشکرێت لە هەمان کاتیشا ئێران وەکو وڵاتێکی دراوسێ وەکو شیعەکانی عێراق و چی پێ دەڵێن لایەنگری ئێرانن یان وەلایان لە ئێران هەیە لەو حاڵەتەدا ئێرانیش ئێمال بکرێ پراوێز بخرێ واتە ڕاگررتنی بڵانس لە نێوان ئەمریکا لە نێوان ئێران ئەمە تا ڕادەیەکی زۆر بەزیرەکی سەرۆکوەزیرانێک دەکرێت کە عێراق لە ململانێ و چێشمەچێشمی هەرێمایەتی و نێودەوڵەتی بپارێزێت و بتوانێت لە هەمان کاتیشا تا ڕادەیەکی زۆر خزمەت بە گەلانی عێراق بکاتیان ئەو کێشانە لە خزمەت گەلانی عێراق بشتێنێتەوە. بەڕێز عیسا حوسێن چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بوو. ئێوەش خواتان لەگەڵ.